فرنسا جارك دن روبرو لهمبري كريارين تيروريستيه في جاري بلوريك مازن اف كريار بو گودوه ده شوا پین شمه ده لی باجار نیس لفرنسا لوریک بلز درباسی ناف خلکی بو و بدهان کس کشت و بریندار کر. هیرو زنگنه راپورتک لسر وی بویره آماده کریه. سەر لێ شێواوی ترس و مەرگ شەقامەکانی شاری نیسی فەڕەنسای گرتەوە زیاتر لە 80 کەس کوژران کاتێک لۆریەک بە هەڕەمەکی بەسەر ئەو خەڵکەدا دەڕۆشت کە بۆ ئاهەنگەکانی ڕۆژی باستێڵ یان سەربەخۆی فەڕەنسا کۆبووبوونەوە. زیاتر لە 100 کەسیش بریندار بوون بڕوا دەکرێت 10 مناڵیش لە نێو کوژراوەکاندا بن. لۆریەکە هات و هەموو بربەستەکانی بەردەمی بەزاند و خەڵکی کردە ژێرەوە. شۆفێرەکەی کە بڕوا دەکرێت کابرایەکی تەمەن 31 ساڵانی فەڕەنسی بە ڕەچەڵک تونوسی بوو بێت لەلایەن پۆلیسەوە کوژرا پاش ئەوەی کە نزیکەی میلێک بەناو خەڵکەکەدا ڕۆشت. سەرۆکی فەڕەنسا فرانسوا ئۆلاند دەڵێت جێدەستی تیرۆریستی بەم هێرشەوە دیار بووە. ئەم هێرشە تایبەتمەندیەکی تێرۆریستی هەیە کە ناتوانرێت نکولی لێ بکرێت. جارێکی تریش توندوتیژیەکی بێ چەندوچوونە ئەوە ڕوونە کە دەبێت هەرچیمان لەدەست بێت بیکەین بۆ شەڕی دژ بە تیرۆریزم. هۆڵاند گوتیشی ئەو بڕیاری بارینە ئاساییەی کە درەنگانێکی ئەم مانگە کۆتایی پێدەهات درێژ دەکرێتەوە. من بڕیارمدا ئەو بارینە ئاسایی کە دەبوو لە 26 مانگی حەودا کۆتایی پێبێت بۆ 3 مانگی تر درێژ دەکرێتەوە. بەرنووسی یاسایەک هەتا هەفتەی داهاتوو دەخرێتە بەردەم پەرلەمان. هیچ شتێک نابێتە ڕێگرمان بۆ شەڕی دژ بە تیرۆریزم و ئێمە کردارەکانمان لە سووریا و عێراقی زیاد دەکەین بۆ ئەوەی بە تەواوی هێرش بکەینە سەر ئەوانی کە لە نێو خاکی خۆمان هێرش دەکەنە سەرمان. ئەمڕۆ هەینی سەرۆکی فەڕەنسا فرانسوا ئۆلاند و سەرۆکوەزیر مانوێل ڤالس گەیشتنە نیس بۆ ئەوەی لە نزیکەوە هاوخەمی خۆیان بۆ شارەکە دەرببڕن. سەرۆکوەزیری فەڕەنسا ڕایگەیاند هەموو خزمەتگوزاریەکانی حکوومەت کار دەکەن بۆ هاوکاریکردنی قوربانیان و خێزانەکانیان وە 3 ڕۆژی پرسەی نیشتیمانی ڕاگەیاند کە لە ڕۆژی شەمەوە دەست پێ دەکات. پاش کۆبوونەوە تەنگەتاویەکەمان لەگەڵ کاربەدەستانی ئاسایش و بەرگری ئێمە دەمانوێت زۆر بەتوندی بەگەلی فەرەنسا بڵین ئێمە کۆڵ نادەین فەرەنسا خۆی نادات بەدەست هەڕەشەی تیرۆریستیەوە. ئەمە پەیامی سەرۆکە یەکگرتوو بن و توانای هاوبەشەکانتان نیشان جیهان بدەن. سەرۆک ئۆباماش لەسەر تویتەری کۆشکی سپی هێرشەکەی محکوم کردووە و هاوخەمی خۆی بۆ گەلی فەرەنسا دەردەبڕێت. کاربەدەستانی حکوومەت لە نیس دەڵێن چەندین ئەفسەری پۆلیسیش لە نێو قوربانیەکاندا بوون. لە سەرەتای ساڵی 2015 هەتا ئێستا ئەمە سێهەمین هێرشی گەورەیە کە بکرێتە سەر فەڕەنسا. لە مانگی 1 ساڵی 2015 بەهۆی هێرشێک بۆ سەرگۆڤاری چارلی ئەبدۆ 20 کەس کوژران و 22 کەسیش بریندار بوون. لە مانگی 11 2015دا بەهۆی چەندین هێرش لە پاریس 130 کەس کوژران و 352 کەسیش بریندار بوون. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.